ئەڵێن ئیسلام هەرە بێ حکوومەتێکی هەبێ تا پیادەی بکە و سەرپەرشتی بکە و بیشی پارێزی. ئەم ئیسلامە بۆ ئەوە هاتووە کە حکمی ئەم خەڵکە بگرێتە بەردەست، ئیدارەی کۆمەڵگەکە، ئیدارەی دەوڵەت و ئاڕاستەی کۆمەڵگەکە بگرێتە دەست. ئەمە چۆنە بێ حکم؟ حکوومەتی ئیسلامی خۆی ضرورەتێکە بۆ پاراستنی عەقیدەی ئیسلامیەکە، لە دەستێوەردان، لە شێواندن، لە لێکدانەوەی لاروێر، لە ئینحراف پێکردن، لە تەفسیری چەوتی زەندەقە، لە ئینحراف پێکردنی منافقان یا گروپە گومڕاکان. دەسەڵاتی ئیسلامی، حکمی ئیسلامی ضروریە بۆ ئەوەی ڕێگا لەمانە بگرێ. ئێستا کە دەسەڵاتی ئیسلامیمان نیە لە کوردستانە، نابینی هەر ڕۆژەی گروپێ دروستە بێ، هەر یەکە بە کەیفی خۆی نکوڵی لە شتێکەکە و دینەکە تەزعیفەکە. حکوومەتی ئیسلامی واتە دەسەڵاتدارێتی ئیسلامی ضروریە بۆ سەلماندن و چەسپاندنی حکمی شەرعی. سزاکان بە حکومەت دەکرێ، بە دەسەڵاتدار دەکرێ. یەکێ دزی کردو، یەکێ زینای کردو، یەکێ مرتد بووەوە. ئەم ئەحکامانە چۆن تەنفیزەکرێن ئەگەر دەسەڵاتێکی ئیسلامی نەبێ؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێن من بەدەل دینەه فەقتلوه. لە بوخاریایە فەرمێ هەر کەسێک دینەکەی گۆڕی بیکوژن. باشە، کوشتن چۆن نەتوانێت بیگرینە بەردەست ئەگەر دەسەڵاتێکی سیاسی نەبێ؟ ئەم دەسەڵاتە سیاسی ئیشی ئەوەیە کە خەڵکەکەی پەروەردەی ئیسلامەتی کردووە، ئیسلامی ڕوون کردوێتەوە بۆ خەڵکی لە ڕێگای خوێندن، لە ڕێگای کۆمەڵایەتی، لە ڕێگای ڕۆشنبیری و ئیعلام و ئەمانە. ئیسلام بە هەموو صیفەتێک لەناو خەڵکەکە لی تێگە. هەروەکو چۆن ئەوروپا کە باسی دیموکراسیەکە لە مناڵیەوە باسی دیموکراسیەکە خوێنن، لە هەموو قۆناغەکانی مەکتەبای خوێنن، سەر لە پەرلەمانە دەن، ئەزانن حکومەت چۆن هەڵەبژێرێ. پێشەوەی بگەنە سنی قانونی، بگەنە تەمەنی یاسایی 18 ساڵی، فێرەکرێن کە چۆن دەنگدان یعنی چی، حیزبایەتی یعنی چی، چۆن حیزب تەشکیلە بێ، قانون چۆن ئەمانە هەموویە پارێزێ. کەوابوو حکومەتی ئیسلامیش بە هەمان شێوە ضرورەتێکە بۆ پیادەکردنی خواپەرستیەکان، بۆ پاراستنی عەقیدەکە، بۆ پاراستنی منهەجی وەحی، و ضرورەتێکیشە بۆ پیادەکردنی خواپەرستەکان. چۆن مزگەوتەکان ئێحتیمامیان پێدرێ؟ بایەخدان بە جومعە و جەماعەت و جەژنەکان چۆنەکرێ گەر لەژێر دەوڵەتێکی کافرابین؟ ڕۆژ بە ڕۆژ هەموو ڕۆژێک هەر ڕۆژێ مەلایەک بکوژن و ئەوقاف تعلیماتەکان دەرکە. ئێوە هەمووتان نەیبینن کە بانگی ئەلکترۆنی بە زۆر فەرزەکرێ بەسەر خەڵکە، شتێکی زۆر سەخافەتە. ئەنجا ئەوانەی کە لە زەکاتە سستن و نایدەن، باشە زەکات مافی هەژاران و دەستکورتەکانە. ئەگەر دەوڵەت نەتوانێت تین بخاتە سەریان و لیان وەربگرێ، ئەنجا تین خستنیش چییە؟ وەکو سیستمی ئەوروپایی حساب بانکی هەیە، زەکاتەکەی لێ نەقڵەکەی خاتە سەر زەکاتی بەیتولمال، سەر حسابی بەیتولمال. ئەوانەی حەجیان لەسەرەکە حەج ناکەن. دەوڵەتە بێ حکومەتێکە بێ هەبێ ڕێگای حەجیان بۆ ئاسانکە، هەتاکو بتوانێ بیان نێرێ و تەشجیعیشیان کا لەسەر ناردن. حکومەتی ئیسلامی ضروریە کە دوای عەقیدە و عیبادەتەکە بۆ پاراستنی گیانی خەڵکەکە کوتیبە عەلەیکم القیساس فی القەتلە، یعنی مافی هەقسانەوەی کوژراوتانە دراوەتێ و فەرزیشە. باشە، ئەمە وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الئەلباب. ژیانتان وا لە هەقسانەوەکەتان هەیە. باشە، ئەگەر ئێمە هەقسانەوە هەبێ جارێک کێچێکی کە ناکوژێ، بەڵام کابرای استعدادیە 4-5 کوشتووە واڵسەیەکی گەورەی هەیە و لە حیزبێکی ترای و بینیشتان لە هەولێر بینیتان کابرا هەر لە بەرەوەی لایتەکەی فول لایتی بۆ لێدابوو لە دواوە دەمانچەی دەرێنا و کابرای کوشت لە ناو جادەکەیە و بینیشتان خەڵکێک چۆن لە دەربەنی خانێسا ئەو مامەسا بەڕێزیان فڕاند و مەیتەکەشیان بەو شێوەیە نیشان داینەوە کە هەموو خەڵکەکەمان بینی. ئەبێ دەوڵەتێکی ئیسلامی، حکومێکی ئیسلامی ئەبێ بێتە پێشەوە بۆی مافەکان بپارێزرێ. حکوومەتی ئیسلامی ضرورەتێکە بە پاراستنی عەقیدە، هەروەکو کە ضرورەتێکە بە پاراستنی خواپەرستەکان، هەروەکو کە ضرورەتێکە بۆ پاراستنی مافی تاک و کۆ لە کۆمەڵگەی مسلمانە. حکوومەتی ئیسلامی ضروریەکە و ضرورەتێکیشە بۆ پاراستنی ئابڕوو ناموسی خەڵکی. خوای گەورە لە سوورەی نورە فەرمێ سوورەتون ئەنزەلناها وەفەڕەضناها، واتە ئەم سوورەتی نورە و ئەحکامەکانی کە تیایان سوورەتێک کە ئێمە ناردومانەتە خوار و فەرزمان کردو. ئەوەی کە تیا فەرز کراوە سزاکانن،
لآيتي دومي أنا أفرمي الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلد. أو أفرتي زيناك أو بياوي زيناك هر يكان صدقام تشيان ليدن أمانك محصنين واتا هاوسريانية. انجا لآيتي تشوارما أفرمي والذين يرمون المحصنات ثم لم يأتوا ب4 شهداء فاجلدوهم 80 جلدة. أو كسي بختاني بناوي يكي تروا كردو تويتي أو آفرة داوين بيسا وشوار شاهدينيا أما بيستا 8 جلدة بخوا بوي أبروي خلقي بباريزري. سلام سردمات تصور ناكي خلق بموبايل شيكا رقم تلفوني خلقي چون توزيعك لبروا حتما أبي حكومتك هبي بوي بتواني أم حالتانا بقريت أخو وأبروي خلقي بباريزي وأحكام شرعي كان شموي لچوارچوي ياسا ودستوري شرعة بخاتو بيشتاوي خلقي بجزان ريكا خلقي بزاننك چاودێریەکی یاساییشیان لەسرە لەگەڵ چاودێری ئیمانەکەی کە لە ناخیانای. دیسان حکومەتی ئیسلامی ضرورەتێکە بۆ ئەوی ماڵ و سامانی خەڵکی بپارێزرێ. ئەو هەموو گەندەڵیە، ئەو هەموو دزی و جەردەیە لە سەرۆت و سامانی ئەو خەڵکە، تەنانەت لە دزی خانووەکان، مسادەرەکردنی خەڵک بە پێ قانون، قانونێکی سەخیفی دەرکردو ناوی قانونی دژە تیرۆرە. بە ئیسلامیەکانیشی مناقەشە کردو بە کۆمەڵ و یەکگرتوو. دوای قانونەکەی دەرکردو شێخزانای ئەعدام کردو ڕەشوڕوت و ماڵەکەی ناردۆتە دەرەوە خانووەکەشی غەسب کردو. یخوای گەورە فەرمێ وەلا تەئکولوا ئەموالەکم بەینەکم بالباطل. بە ناحەق ماڵ و سامان یەکتری مەخۆن. ئەمە چ ناحەقیەکە؟ یعنی چۆن ئەمە چاوەڕێ بکرێ حکومەتی ئیسلامی نەمێنێ نەبێ چاوەڕێ بکەین ئەهلی کوفر کە خۆیان دەسەڵاتدارن بەسەرمانەوە، خۆیان بێڕەحمانە خوێن و مافمان هەموو یەخۆن، هەمویان پێشێل کردووە، چاوەڕێ بکەین ئەوان سەرۆت و سامانەکە بپارێزن. نایپارێزن. حکومەتی ئیسلامی ضرورەتێکە بۆ بەرپاکردنی جیهاد، بۆ بەهێزکردنی کۆمەڵگە مسلمانەکە، بۆ پاراستنی، بۆ دروستکردنی پەرژینێک لە سنوورەکانە. يا أيها الذين آمنوا قاتلوا الذين يلونكم من الكفار وليجدوا فيكم غلظة. ئەو کەسانی باوەڕتان هێناوە دژی کافرانی نزیکی لێتانەوە نزیکی خۆتان جیهادەکە بەرپاکەن، بکەونە کوشتاریان با تونند و تیژەکەشتان لێوە ببینن. کەوا بۆ حکوومەتی ئیسلامی ضروریە بۆ ئەوەی عەقیدە بپارێزێ، عیبادەت بپارێزێ، ئەحکامەکان بپارێزێ، ماڵ و سەرۆت و سامان و شەرەف و ئابڕوو و ناموس و مافی خەڵکەکە بپارێزێ، جیهادەکە بەرپاکە، هێزەکە پێکەوە بنێ. پاشان حکوومەتی ئیسلامی ضرورێتێکە تا هەموو زانستیەک دەست مسلمانان بخە، تا نەوەکانیان لەسەر ئیسلام پەروەردە بکە و سیستمەکانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و سەربازی و ئەخلاقی و ڕۆشنبیری و قەزاوەت و هەموو ئەم شتانە جێبەجێ بکە و ڕایپەڕێنێ. ئەمە بە چۆن نەکرێ ئەگەر دەوڵەتێکی ئیسلامی نەبێ، ئەگەر حکوومەتێکی ئیسلامیمان پێ تەشکیل نەکرێ. ئەو سیستمە ئەو لایەنە ئیقتصادیە ئەگەر بێت و حکوومەتی ئیسلامی هەبوایە بیان توانایە حکوومەتێکی ئیسلامی بیتوانێ وەزارەتێک تەشکیل بکە بە وەزارەتی زەکات، هەر زەکاتەکەی لە دەوڵەمەنەکانی سلێمانی و هەولێر وەربگرای و بیدایەتەوە بە فەقیرەکانیان، ئەو هەموو چینە فەقیرە دروست نەبوو ئەگەر چی ئەم سەرۆت و سامانەی ئەم دز و جەردانەش نەوتەکەشیان هەمووی دزیوە، واریداتیان هەمووی دزیوە، زەریبیان هەموو زیاد کردو و دزیویانە. لە کاتێکاڵن کە ناتوانین نیو موچەش بدەین. حکوومەتێکی ئیسلامی ضروری بوو چونکە زەکاتەکەی لە دەوڵەمەنەکان وەرەگرت. ئەمانە هەمووی هایلای فەژین، ئەمانە خۆیان زەرون چونکە سەرمایەداریەکی بێڕەحمیان لە ناو خۆیانە دروست کردو و احتیلال بۆی دروست کردوون، غەربیژەی پارێزێ. حکوومەتی ئیسلامی ضرورەتێکە تا سەروەرەتی شەرع بپارێزێ. سەروەرەتی یعنی باڵا دەستبوونی حکم، یعنی ئەوی لە سەروەوەیە کە حکمەکە دەسەڵاتێکی تر لە پشت ئەوە نییە، ئەمە شەرعی خوایە. لە ئیسلامە شەریعەتی خوا باڵا دەستە، هیچ کەسێکی تر سەرو ئەو ناکەوێت. ئەم حکوومەتی ئیسلامی ضروری بۆی ئەم دەسەڵاتە بپارێزێ بۆ ئەوەی حکمی و ئەحکامی دینەکەش تەنفیز بکە. ئەگەر ئیسلام دەسەڵاتی حکومەتیانەی نەبوو، مسلمانان ناتوانن بانگەوازە خوایەکەش و ئەحکامە شەرعەکانیش بگەنەوە بە خەڵکی، ناتوانن ئەحکامی شەرع بکەنەوە سەرچاوەی ئاڕاستە و ئیدارە و حکومڕانیکردنی خۆیان، ناتوانن ئیسلام و مسلمانان بپارێزن، حتمەن بە بێدەسەڵاتی و بە بێبوونی حکمێکی ئیسلامی زەلیلە بن
ئەکەونە بەرەڵایی خراپەکاری نەفسی مرۆڤیش بۆ خۆی حەزی لە سەرکەشی و حەزی لە سنووردانان نییە کەوتە ناو سنوورەکانی حرامەوە. ئیتر ئەو کاتەش فەساد زۆرتر دروستە بێ بە ئیسلاحی ئیسلامی. خی گەورە فەرمێ وەلەو اتبع الحق ئەهواءهم لفسدت السماوات والأرض ومن فيهن. ئەگەر حەق شوێن هەوا هەوەسی ئەوان بکەوتایە و بە پێی ئاڕاستی ئەوان ڕەفتاری بکردایە خۆ خراپەکاری هەر هەموو ئاسمانەکان و زەویە گرتەوە لەگەڵ ئەوانش کە تیایژین. ئێوە سەیریکەنەوە فەسادەی کە لە ناوچەی ئێمە دروست بووە سەبەبەکەی چییە؟ وەلەو اتبع الحق ئەهواءهم. ئەو حەقە کە وەحیە کە ئەهلی ئیسلامیەکان بە هەموو گروپەکانیانەوە بە هەموو جەماعەتەکانیانەوە کە دوو بەرابەری هێزی کوفر زۆرترن لە خەڵکی چاو کراوە لە خەڵکی ڕۆشنبیر لە خەڵکی بەتوانە، بەڵام سەیریکە چونکە ئەو حەقەی پێیانە کردویانە بە شوێن کەوتوی هەوا و هەوەس بزانە چه فەسادێک دروست بە لە ناو کورد. ولو اتبع الحق أهواءهم لفسدت السماوات والأرض ومن فيهن. آخر فساد ئاوادێتە دی کەوابوو هەرەبێ حکوومەتێک هەبێ کە دەسەڵاتی بەسەر ئەو خەڵکەوە هەبێ و سەرۆرەتی شەرع بەدەست ئەوە بێ بتوانێت لە هەوا و هەوەسەوە بیان هێنێتەوە بەرەو تەقواکاری لە بەرەڵاییەوە بیان هێنێتەوە بەرەو پابەندبوون بیان هێنێتەوە بەرەو سەرڕاستی. خەلیفە ڕاشیدی سێهەم سەیدنا عوسمان کوڕی عەفان خوا لێی ڕازی بێ ئەفەرمێ إن الله لا يزع بالسلطان ما لا يزع بالقرآن. ئەفەرمێ حکمی خوای گەورە ئەو کەسەی بە قورئان ڕاز نابێتەوە نایاتەوە سەرڕێ بەدەسەڵات و هێزە هێنرێتەوە سەرڕێ. تۆ سەد جار پێڵێ تەقیلا نایکە، بەڵام ئەگەر زانی قانونێک لەسەری هەیە و پۆلیس لێ بەدوایە ئەدرێ بە دادگا و حکمی لەسەر دەرەچێ بڕگە قانونەکەی چاو لێبوو وتوێتی وافرەتە داوێن پیسە و هیچ دەلیلێکی نی ئەزانێ لە قانونی ئیسلامەکەیە 80 جەلدا خوا لە بەرە واناڵێ لێشی پەشیمانە بێت. کەوابوو تا حکومەتێکی ئیسلامی نەهێنرێتە کایەوە مسلمانان لە هێمنی و ئاسوودەیە مستەحیلە بژین. غەیرە مسلمان متمانەی ئەوەی پێ ناکرێت کە ئازادی عەقیدە بە مسلمانان دابین بکە. لەم ئەوروپایە تۆ عەقیدەکە زۆر مەحفوظ نییە، بەڵێ وەکو مافی ئینسانی هەندێک مافی ئینسانی دراوتێ، بەڵام تۆ لە چوارچێوەی قانونی ئەوانای و دید و تێڕوانی نشت لە قاڵ بەدەن. غەیرە مسلمان متمانەی چەسپاندنی دادپەروەری و یەکسانی بۆ مسلمانان پێ ناکرێ. یاسا و ڕێسای شەرع و بەرژەوەندی مسلمانان ڕەچاو ناکرێ. مسلمان لە ژێرسای حکومەتە نائیسلامەکانە ئەشێ ئیسلامەکەی وردە وردە لە دەستچێ، چونکە زۆر زوو ئیسلامەکەشیەکەوتە مەترسیەوە. ئێستا هەمووی ئەمانەی کە ئێڵێم واقعەکە هەمووتانەی بینن، ئەوەی لە ئەوروپاژی، ئەوەی لە وڵاتی عەرەبیەژی، ئەوەی لە ئێرانەژی یا ئەوی لە کوردستانەژی. مسلمان لە ژێرسای حکومەتی نائیسلامیە ناچارە کرێت کە جۆڕایەڵی غەیرە مسلمان بکە، ناچارە کرێت سەرپێچی فەرمانی خوای گەورە بکە. ئەمەش بۆ خۆی تەنگژەیەکە کە تووشێوێ، چکە پێچەوانەکاریە لە نێوان دید و تێڕوانینی عەقائیدی ئیسلام و ڕەفتار و ڕەوشتی مسلمانانەوە لە بەرامبەر ئەو واقعی بەسەریان چەسپێنرێ. ئەمە جگەلەوەی ئەوە ژێردەستەیی و زەلیلیەکە کە بەڕاستی لایەقی مسلمان نییە. لەگەڵ ئەو عیزەت و سەربەرزەیە یەک ناگرێتەوە کە خوای گەورە باسی کردووە ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. ورە بەرمەدەن خەم و پەژارە مەخۆن، هەر ئێوە باڵا دەستە بن بەو مەرجەی بەڕاستی مسلمان بن. ئێمە ئیشکالەکەمان لێرە هەیە. إن كنتم مؤمنين إن ئەداتی شەرتە، شەرت و مەشروط هەیە، مەرجێک هەیە و مەرج بۆ کراو هەیە. مەرج بۆ کراو نایەتە دی، مەرجەکە نەهاتوێتە دی. إن كنتم مؤمنين دەستنوێژ مەرجە بۆ نوێژەکە. نوێژەکە چۆنە کرێ بەبێ دەستنوێژ؟ ئەم عیزەت و دەسەڵات و سەروەرێتی و سەربەرزیە چۆن بۆ مسلمان ئەبێ بەبێ ئەوەی ئەو ئیماندارەتی بەو شێوێ کردو، بێ ئەوەی ئەم جیهادەی ئاوا کردو. کاتێ مسلمانەکەوێتە ژێر دەسەڵات و حکمی غەیرە مسلمانەوە، ئەم باڵا دەستی و عیزەتە لە دەسەدا، ئەمە هەر خۆی مای زەلیلیەکە، هەر خۆشی زەلیلیەکە. ئەمە بە شێوەیەکی گشتی. ئەمە حکومەتانی ئەم سەردەمە مافیان بە خۆیان داوە کە لە هەموو شتێکی گەورە و گچکەی کاروباری هاوڵاتیانە حکومەکەن، لە هەموو شتێکە تەدەخولەکەن.
کە لە سیستمی ئیسلامی ئەمەوان نییە، ئەوە دوایە خوێنین. ئەمانە بە شێوەیەک تەدەخولەکەنە ئیش و کاری خەڵکی، خۆشانەوەندە بە ڕاست و ڕەوازانن، دەستێوەردانەکەشیانەکەن بە قانون کە ئەنەما ئیترە و خەڵکی بەردەستیان. ئەوە تەمان باس حتا لەوانی لای خۆمان ناکەم وڵاتی خۆمان، ئەوانەی ئەوروپا ژوایە. یعنی ئەم دەوڵەتە بووە بە غول، بووە بە دێوێک. تۆ سیارە لێ خوری کابراایك لە دو ڕقەمەکە دەنووسێ، ئەی خاتە ئینتەرنێت لە شوێنێک موقعەکە هەیە، ئەی خاتەوە موقع و ئەزانێت تۆ چێی، ئەم سیارەکەی کڕاوکەی فرۆشراوە زەریبەت داوایان نەداوە. یعنی تۆ هیچ شتێکی کەسایەتی خۆتت نەماوە جگەلەوەی کە ماڵەکان پڕ بووە لە ئەجزای مخابرات، قسەکردن، ڕێکردن، تیجارەتکردن، هەڵس و کەوت، حڕێتی خۆت، حڕێتی مناڵەکانت، حڕێتی لە ئیسلامە. ئەمانە هەمووی دژایەتی هەیە لەگەڵ سەرۆرەتی شەرع، دژایەتی هەیە لەگەڵ ئەحکامی شەرع. ئەو خەلیفە عومەری کوڕی خەتابە بۆی نەبوو مراقبەی کابرای شەراب خۆر بکە، عرضیان کرێ و کابرایە شەو لە ماڵ و ئارەقە خواتەوە، شەرابە خواتەوە. سەیدنا عومەر بازی بە سەربانەکەیدا لەسەر دیوارەکەەوە دا و چووە ئەو دیو، فەرمووی هەی زاڵمی نەفسی خۆتەوە خەریکی سەرپێچی و تاوانی. کابراوتی لێم گەڕێبا بۆت ڕوونکەمەوە، من یەک سەرپێچیم کردو تۆ سێ سەرپێچیت کرد. تۆ لە دەرگان نەداوە، خوای گەورەش ئەفەرمێ لە دەرگاوە بچنە ژوورەوە، ئەفەرمێ لە دەرگا بدەنەوە گەری ئیجازەیان دانێ و سەلام بکەن، تۆ نە سەلامت کرد، نە لە دەرگاوە هاتی، نە هیچ شتت. تەواو سەیدنا عومەر لە شوێنی خۆی وشک بوو. ئەوە خەلیفەیە، بەڵام زانی کە غەڵەت، زانی مافی ئەوەی نییە بازدا لە دەرگاش بدا بڵێ دێمە ژوورەوە بەبێ ئیجازە. کەوابوو ئەم حکومەتانی سەردەم کە ئێستا خەڵک هەر پێی وایە ئەمە خۆی میسالیە دەوڵەتە ئیسلامیەکە نەبینراوە، و دەوڵەتە ئیسلامیەکە لەسەر شانی کۆمەڵگە مسلمانەکە دروست ببێ. ئەو کاتە نمونونەکە ئەبینیتەوە کە چۆن لە سەردەمانی عەباسیەکانەوە و هەشت قەوم هەمووی لەم وڵاتەیە بوون و ئەڕۆیشتن و ئەهاتن و کەس نەئەچووە ئوتێل، کەس پاسپۆرتی پێ نەبوو، کەس پێویستی بە ڤیزە نەبوو. ئیمارەتە جیاوازەکانیش هەبوو. کابرا لە ئیمارەتێکی خۆراسانەوە ئەهات، والی خۆراسان یا حاکمی خۆراسان دەوڵەتی وەکی بۆ خۆی دروست کرد بوو، بەڵام هەر بە قورئانەکە ئەڕۆیشت. شورا و خەڵکەکەی کە هەیبوون هەر ئەو ئەهلی ئیمانە بوون. کابرا لێوە هات بۆ بەغدا، لێوە چوو بۆ قاهرە، چوو بۆ ئەندەلوس، کەسێ پێی نەوت کوا جەواز سەفەر و کوا ڤیزەکان. کەوابوو ئەوەی کە پێویستە دیسان بهێنرێتەوە پێشێ، ئەم سیستمە ئیسلامی پێویستە مسلمانان سەر لە نوێلەی تێبگەن و بشزانن لەوە قەناعەتیان بۆ دروست ببێ کە ناکرێ بەبێ حکوومەتی ئیسلامی. حکوومەتی ئیسلامی ضرورەتێکە بۆ ئاراستەکردنی کۆمەڵگە مسلمانەکەی خۆمان و بۆ نیشاندانەوەی بانگەوازەکەش بە مرۆڤایەتی، بۆی مرۆڤایەتیەکەش وردە وردە بێنێ بەرەو ئامانجی ئیسلامەتێک.